بێگومان ئەو کوشتارگەی و قەسابخانەی ئێستا دەوڵەتی فاشی تورکیا لە ڕۆژئاوا ڕووی دەستی لە بۆ دەدا کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر هەموو پارچەکانی تری کوردستان بەتایبەت باشوور کە وحدەتی ئیداری سربەخۆی تقریبان وەکو بڵێن هەیەتی بۆیە لە دوایین پەیامەکانی دەسەڵاتدارانی تورکیاش زۆر باش لەوە تێدەگەین کە ئەوان تەنها بە ڕۆژئاوا ناوەستن بەڵکو ئامانجی تیان کە ئەو وحدە ئیدارەی کە لە کوردستانی شەیە کۆتایی پێبێن و بەو شێوەیە چونکە بەتایبەت هەڵوێستی خەڵکی باشوور بەرامبەر ڕۆژئاوا کە هەڵوێستێکی دڵسۆزانە و نیشتیمان پەروەرانە و هەڵوێستێکی ئینسانی و ئازادی خوازی بوو ئەوان ئەو هەڵوێستیان پێ هەزم ناکرێت و پێم وایە کاریگەری ڕاستەوخۆی دوای ڕۆژئاوا لەسەر باشووریش دەبێت. بێگومان ئەوەی لە سووریا ڕوودەدا بەدەر نییە لە هاوکێشە نێودەوڵەتیەکان بەدەر نییە لەو ململانەیەی کە لە نێوان زلهێزەکان لە هەر چوار پارسەی کوردستان و بەتایبەتیش لە ناو دەوڵەتی عێراق و لە دەوڵەتی سووریا هەیە بێگومان هەرچ زۆرێک بشتێتەوە کێشەکانی ڕۆژئاوای کوردستان و کێشەکانی لەشکرکێشی تورکیا بەرامبەر ڕۆژئاوای کوردستان بە بێگومان کاریگەری ڕاستەخۆی لەسەر هەرێمی کوردستان دەبێت بە باش و بە خراپ دیارە چارەسەرکردنی کێشەکە بە ڕێگای ئاشتیانە و بە ڕێگای نێودەوڵەتی زیاتر بارەکە ئارامتر دەکات لە هەرێمی کوردستان و لە باشووری مەترسیەکان بەردەوامن و دەوڵەتی تورکیا قەت نەیشاردوێتەوە هەردەوام دژی هەر قوارەیەکی سیاسی کوردستانی بووە و زۆر جارانجر لە باشووری کوردستان بەرپرسەکانیان وەلایەنە ڕسمیەکە فەرمیەکانیشیان بە ئاشکرا دژایەتی خۆیان بۆ هەرێمی کوردستان نەشاردوێتەوە و زۆر جار بە جسمێکی غەریبیان لە کۆمەلگای نێودەوڵەتی لە ناوچەکە هەژمار کردووە و لە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دائیمەن هەوڵی بەهێزکردنیان هەولی لەباربردنی هەرێمی کوردستانیان داوە.